پرسی مافی زیندانیانی سیاسی، شەهیدان و قەرەبووکردنەوەی قوربانیانی دەستی فرێنەتەوەییەکان و تیرۆر لە عێراقدا بەشێکی گرنگ و سەرەکیە لە کارنامەی کۆمەڵی دادگەری بۆ خلی داهاتووی پەرلەمانی عێراق. ئەم پرسە بەتەنها داوایەکی یاسایی نییە، بەڵکو پێویستیەکی گرنگ و نیشتیمانیە بۆ چەسپاندنی دادپەروەری و قەرەبووکردنەوەی ئەوانەی زیانیان بەرکەوتووە. هەوڵی جدی خۆمانە دەین کە لەبەرەوەی موچە ئێستا لە بەغدایە، لەبەرەوە ئەبێ هەموو هەوڵێ بدەین کە هەموو چینەکان موچەکانیان لە بەغدا لەگەڵ بەغدا هاوتاکرێت. ئەم دەسەڵاتە هیچ ئاوڕێکی لە چین و توێژە قوربانیدەرەکان نەداوەتەوە. مەسەڵەن تۆ باسی بنەماڵەی شەهیدانەکەی وانە هیچ موچەیەکیان بە قەدەرەوەی بەغدا نیە. زیندانی سیاسی منحەکانیان نزیکەی 21,000 زیندانی سیاسیمان هەیە، تا ئێستا منحەکانیان بۆ هاوتا نەکراوەتەوە. ڕاستی ئەم چینانە و چینەکانی تری کۆمەڵگاش دەبێ کار لەسەرەوە بکەین کەوا یەک سیستەمی موچە لە هەموو عێراقا بە کوردستانەوە هەبێت. لە کاتێکدا یاسا و بڕیاری باش لە ئاستی عێراق و هەرێمدا بۆ دەستەبەرکردنی مافەکانی شەهیدان و زیندانیانی سیاسی هەن، بەڵام جێبەجێکردنیان لە هەرێمی کوردستاندا لەلایەنی یەکێتی و پارتیەوە بۆ بەکارێکی مەحاڵ. ئەوە یاسایە لە عێراقا دەرچووە بەس کێشەکە ئەوەیە دیسان هەرێمی کوردستان کە ئەو لە ساحەفەی وەرگرتووە کاتی خۆی، ئەوان لە سا 83ەکەی خۆیان داویانە، ئەمان لە ساحەفەکەیان نایەوە دیسان هەمویان تەفر و تۆ ناکردووە و موازنەیان نەبوو، کەس نازانێت چیان لێ کردووە. بۆیە ئەم بابەتانە ئەبێ بکرێتە بابەتێک ئەم یاسایە عێراق کۆمەڵی بابەتەی خۆی سەرپەرشتی بکە، یعنی وەزارەتی مالی عێراق، چونکە ئێمە بە تەجروبە بۆمان سەلمە کە وەزارەتی دارایی بەغدا ئەمانە زیاتر ئەپارێزێت تا وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بتێت لە سندوقێکی تەوزیعکردنی پارە کە نیوەی تەخشان و پەخشان نەکرێت، بەڵگەمان لەسەرەوە دزینی پارەی خەسخانەی سەرەتانەکە بوو. بۆیە ئەم بابەتانە ئەبێ وای لێ بکەین کەوا فیدراڵیەن تەوزیع بکرێت، شوهەدا فیدراڵی بێ، ئەو بابەتانەی دیکە زیندانی سیاسی فیدراڵی بێت تاوەکو حکوومەتە فیدراڵەکە سەرپەرشتی ئەم بابەتانە بکە. کە سوکاری شەهیدان و قوربانیانی تیرۆر داوا لەلایەنە سیاسیەکان بە تایبەتی نوێنەرانی کۆمەڵ لە بەغدا دەکەن، ئەم پرسە بکەنە ئەولەویەت و بەجددی کار لەسەر جێبەجێکردنی تەواوی یاسا تایبەتەکان بکەن بەبێ گوێدانە کاریگەری حیزبی. کۆمەڵی دادگەریش ئەم بەڵێنەیان پێدەدات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.